سڵاو لە هەموو هاوڕێیان من چای هەمووتان ماچەکەم بەڕێزان ئێمە زۆر جار وەڵامی ئەم پرسیارەمان ناوەتەوە بەڵام حەزم کرد بە لای بێک وەڵامی بەمەوە یاخود بە بابەتێک کە زۆر بەڕێز پرسیارەکات کە شتێک داندێ ئەڵێ ئایا ئەمە بۆ نمونە بۆ غەندور ئەبێت ئایا بۆ کۆکتێل ئەبێت ئایا بۆ بووکەسوورە ئەبێت ئایا بۆ زێبرا ئەبێت بەڕێزان لە هەموو دنیا و لە سروشتیشتا شتێک نییە کە خۆراکی تەواوکەر بێ مەبەستمان ڤیتامیناتە پرۆتینە کانزاکانە ترشە ئەمینیەکانە تفتە ئەمینیەکانە هەموو جۆرە با بڵین خۆراکێکی تەواوکەر کە ئێمە هێڵین وەکو ئەوانە بڵێ ئەمە بۆ ئەو تەیرە ئەبێت بۆ تەیریکی کە نابێت یا ئەمە تایبەتە بەو تەیرە شتی وانە بەڕێزان ینی ئەمە دوو لایەنی هەیە دوولایەن یەکەم لایەنەکەی ئەوەیە کەسەکە ینی شارەزانێ و نازانێت کە ئەمە زۆر ئاساییە زۆر سروشتی ئەم پرسیارەکە و پرسیارێکە کە مافی خۆیەتی ئەو کەسە لایەنەکەی کە کێشەی گەورە دروستەکە لە کوردستان و لای ئەوانەی کە ئەیانەی با بڵین مەبەستیان با بڵین شتێک لە پشتەوەی لەم قسەیە ئەوەیە کە بە حساب بوترێت با بڵین ئەمە هی کەناری جیایە هی زێبرا جیایە هی کۆکتێل جیایە هی غەندور جیایە هی بە بەقاکان جیایە هی مریشک جیایە هی کۆتر جیایە هیچ جیاوازیەک نییە بەڕێزان تەنها جیاوازیەکە بێت ڕێژەیە ڕێژەش ناگۆڕێت کاتێک کە ئەڵێی 10 ملیم لە فڵان بەرهەم یاخود خۆراکی تەواوکەریتە ڤیتامینات هەرچی شتێکە ئەکرێتە لیترێک ئاوەوە بۆ کەناری بۆ نمونە بۆ زێبرا بۆ سیسکن بۆ کۆکتێل بۆ هەرچی شتێک ئەمە هیچ جیاوازیەکی نیە تەنها ئەوەنەیە بۆ نمونە سیسکنێک کە حەجمی بچووکە کەناریە کە حەجمی تۆزە گەورەتێکە لە سیسکن زێبرایە کە لە با بڵین لە کەناری تۆزێ بچووکترێکە ئەمان ڕێژەیەکی کەمتر ئەخۆنەوە لەو ئاوە مانای ئەوەیە باڵندەکە تا گەورە بێت ڕێژەی زۆرتر ئەخواتەوە لە 24 کاتژمێرە یاخود لەو کاتێک کە بەخەبەرن واتە هیچ جیاوازیەک نییە بە تۆز بێت بە شل بێت هیچ جیاوازیەک نییە ئەمە تەنها با بڵین کۆمپانیاکان وەکو با بڵین سەرفکردن یعنی سەرفکردنی ئەم شتێککە هەیەە بۆ ئەوەی زیاتر سەرف کرێت لەبەر ئەوەی کە ئێمە ئەزانین باڵندە تا گەورەتر بێت زیاتر ئەخوات زیاتر ئەخواتەوە لەبەر ئەوە هەتاوەکو گەورەش بێت قەباری ئەو شتەی کە ئەیفرۆشن نرخی کەمترێکە لەبەر ئەوە با بڵین بە مەجبوری ئەچەند وێنەی کۆترێکی لێن یا وێنەی مریشکێکی لێن یا وێنەی شتێکی لێن ینی ئەمە خاڵێکە بەڕێزان یعنی زۆر جار ئێمە باسمان کردو و باسی یەکەینەوە ئێستا ئەڵێ ئەمە ڕسمی غەندوری تایە ڕسمی کەناری تیان نییە ڕسمی کاسکۆی تایە ڕسمی با بڵین کەناری تیانی ئەمە پەیوەندی بەوە نییە بەڕێزان تەنها تێکەڵە جیاوازە هەر کاڵین تێکەڵەی تۆوەکەی هەر باڵندەوەی بەپێی دەنوچی ینی بەپێی سروشتی دەنوچی خۆراکەکەی جیایە بەپێی سروشتی ئەو شوێنی کە تایەژی خۆراکەکەی جیایە ئەژینا لە سروشتا بۆ نمونێسم باخی گشتی بەرامبەرمە ئەگەر با بڵین مریشکە ڕەشەیەکی لێبێت ئەگەر کەناریەکی لێبێت ئەگەر زێبرایەکی لێبێت ئەگەر کۆکتێلێکی لێبێت ئەگەر غەندورێکی لێ بەڕڵاب بێت یاخو بووکەسووریە یاخود هەر باڵندەیەکی کێوی هەمووی یەک جۆرە خواردنە خوا لەوەیە خۆ ئەوە نییە بڵێ ئەمە شوێنی ئەوەیە ئەمە ئەبێ بچێ بەس بووکەسوورە و کەناری و ئەوەی کە دەنوچی ڕێکە خواردن و دانی لێ بڵین خواردنەوەی ئەوەی پێویستێتی بۆ نمونە وەکو زیغ وەکو خۆڵ یاخو ئەو شوێنانی کە کانزای تایەکو هەمومان ئێزان یا هەر شتێکیکە لەبەر ئەوە بەڕێزان هیچ جیاوازیەک نییە ئەم پرسیارە زۆر ئەکرێت بۆ هەموو جۆرە خۆراکێکی تەواو کرد تەنها ئەوەنە نەبێت بە پێی دەنووکی یا حەجمی باڵندەکە هەنێ خۆراکی تەواوکەرێ بۆ نمونە سریلاک بۆ کەناری تۆزێ وردر ئەخوا بۆ زێبرا ورتر ئەخوات بەڵام کۆکتێل تۆزێ درشتر دروست دەکرێت بۆ کاسکۆل لەوەی کۆکتێل درشتر دروست دەکرێت چونکە قەبارەی گەورەترێکە ئەجینا وەکو پێکهاتە وەکو ئەوەی کەتیایەتی لە هەمویان هیچ جیاوازیەک نییە تکایە ینی من داوای لێبوردنەکەم ئەم قسەیەکەم کە ئێمە لە ساڵی 2022 ینی تا ئێستا بەخێوکەر نەگەیشتێتەوە بە مەرجێک ئەمە سەرەتاییترین
با بڵین زانیاریە کە بەخێوکەر لە ئەوروپا باڵندە بەخێوی کاو نەیکات ئەزانێ بۆ شێوەیە لەبەرەوە بەڕێزان هیوادارم پەیامەکە گەیشت بێت هەچ بە ڕێزێکی شەس پرسیاری چێبێ ئەمە لە خزمەتانی خواتان لەگەڵ